دادگای فیدراڵی دەست بۆ دۆسەیەکی دیکەی هەرێمی کوردستان دەبات. بڕیارە سبەی دادگای فیدراڵی لەبارەی بڕیاری درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە. کۆبوونەوەکەی دادگای فیدراڵی لەسەر سکاڵای هەریەکە لە یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان، شا سوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ، سروە عەبدولواحید پەرلەمانتاری عێراق و کاوە عەبدولقادر پەرلەمانتاری کوردستان بووە. لایەنی بەرامبەر ڕێواز فایەق سەرۆکی پەرلەمانی کوردستان دەبێت کە پێویستە لە دانیشتنەکەدا خۆی یاخود پارێزەرەکەی ئامادە بێت، بەڵام بە گوێرەی زانیاریەکانی زووم نە ڕێواز فایەق و نە پارێزەرەکانی ئامادەی دانیشتنەکە نابن. تەمەنی خولی پێنجی پەرلەمانی کوردستان لە 6 نۆڤەمبەری 2022 کۆتایی هات، بەڵام بە دەنگی زۆرینە یاسای بەردەوامبوونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان پەسەند کرا و تەمەنی ئەم خولەی پەرلەمان تاوەکو 31/12/2023 درێژ کرایەوە. لەسەر ئەم یاسایە یوسف محەممەد و نەوەی نوێ پەنایان بۆ دادگای فیدراڵی عێراق برد و سکاڵایان تۆمار کرد. سکاڵاکاران پەنایان بۆ دەستوری عێراق و یاسای ژمارەیەکی پەرلەمانی کوردستان بردووە. لە دەستوردا 6 مادەیان دیاری کردووە کە سەرجەمیان باز لە سەروەربوونی یاسا دەکەن و دەڵێن شەرعیەت لای گەلە، ئەوان سەرچاوەی دەسەڵاتن. هاوکات بە گوێرەی مادەی 51 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ماوەی خولی پەرلەمان 4 ساڵە و دواتر کۆتایی دێت. بە گوێرەی زانیاریەکانی زووم کە لە چەند سەرچاوەیەکی تایبەتەوە دەستی کەوتووە، هەفتەی پێشوو تیمی پارێزەرانی سەرۆکی پەرلەمانی کوردستان لایحەی کۆتاییان بۆ دادگای فیدراڵی ناردووە. بەڵام بۆ دانیشتنەکەی سبەینێ ڕێواز فایەق سەرۆکی پەرلەمانی کوردستان و تیمی پارێزەرەکانی بەشداری ناکەن، بە گوێرەی زانیاریەکانی زووم وەکو ناڕەزایەتیەک لە بەرامبەر بڕیارەکەی هەفتەی ڕابردووی دادگای فیدراڵی بە نەناردنی 400 ملیار دینارەکە. تیمی پارێزەرانی ڕێواز فایەق پێشنیازیان بۆ سەرۆکی پەرلەمان کردووە کە بەشداری نەکەن. دانیشتنەکەی سبەی دادگای فیدراڵی لە کاتێکدایە پێشتر دادگاکە 2 جاری دیکە لەسەر ئەم سکاڵایە دانیشتووە، بەڵام دانیشتنەکان دواخراون و هێشتا ڕوون نییە سبەی بڕیاری کۆتایی دەدات یاخود بۆ 3ەم جار دوادەخرێت.